ما پێمان وایە ئەوانەی کە کوردستان ئەوەکەن قەسبەکەن یادێنە سەرهەرێمی کوردستان ئەوانە حکوومەتی عێراقە، ئەوانە لە عێراقەوەیکەن پەیوەندی بە ئەوە نییە بە شوێنی ترەوە، و ئێمە پێویستە خۆمان بەرگری لە خۆمان بکەین لە ناوچەی خۆمان و لە ڕێگە نەدەین ئەوانە بێن لە کوردستان بدەن و کوردستان چونکە کوردستان ئەمنیترین شوێنە لە ئەو مەنتیقەیە. بەغدا ناحەقیەکە بە خەڵکی کوردستان، بەغدا ناحەقیەکە، بەغدا هەمووشی بڕیوە لە هەرێمی کوردستان، نەوتی بڕیوە لە هەرێمی کوردستان، خزمەتگوزاری بڕیوە، تەنانەت ئێستا وەکو دوو دەوڵەت مامەڵە لەگەڵ کوردستانەکە ڕێگە نادا داهاتی کوردستان بچێتە بەغدا بڕاتە ناوچەکانی تر، بە تاکید ئەوە هەمووی بەرامبەر بە میلەتەکەمان و حکوومەتی هەرێم و بەغدا ڕێککەوتن کە ئەوان نەوت و ئەوانی بە موچەی خەڵکی کوردستان بدەن، نەوتەکەش نێرا هەموو شتیان بۆ کرا، ئەوان موچەکان نەداوە، ڕایان گرتووە، ڕێگەیان لە بازرگانەکان گرتووە، ئەوەی ئەوان لە دەستیان تێت ئەو ڕێچکەیە کە ڕژێمی پێشوەری گرت.